بە سەرپەرشتی یەکێتی ئەکادیمیەکانی سلێمانی و لەسەر ئەرکی لاوەر شێخجەنگی سەرۆکی یانی نەورۆز خۆلی دۆپی ئەکادیمیەکانی سنووری سلێمانی و دەوروبەری کرایەوە کە تیایدا 11 ئەکادیمیەوە فێرگە بەشدار بوون کە خولەکە بۆ تەمەنی 12 ساڵ و 13 ساڵ بوو. ئەمەش بە مەبەستی زیاتر لە نزیکبوونەوەی ئەکادیمیەکان و دەرخستنی توانەکانی یاریزان بوو لە فێرگە و ئەکادیمیەکان. ئەم خولێکێتی تۆپی ئەکادیمیەکانی کوردستان لەقی سلێمانی کردیەوە بۆ فێرگەکانی ناو شاری سلێمانی و دەوروبەری کە ژمارەیان 13 فێرگە بوو. یاریەکان بە 2 دۆڕان بۆ دەرەوە بوو، 14 ڕۆژی خایان تقریبان بەڵام بازە ڕۆژێ پشوو بە لە بینەکانیانە لەسەر ئەرکی بەڕێز شێخلاوەر شێخجەنگی کە تێسووی تەواوی خولەکە لەسەر ئەستۆی ئەو بووە و لە ڕێی کاگێرش کەمالەوە کە ڕاوێژکاری وەرزشی کاک شێخلاورە. لە یاری کۆتایی خولەکەشدا هەردوو فێرگەی پیرەمەگرون و چەمچەماڵ ڕوبەڕوویەک بوونەوە. یاریزانانی هەردوو تیپ بە ئاستێکی بەرز دەرکەوتن و ئەمەش بەهێزێکی زۆری بە یاریەکە بەخشی. سەرنجام یاریەکە بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بەبرنەوەی پیرەمەگرون کۆتایی هات. ئێمە وەکتی یانی و ئەکادمی وەرزشی پیرەمەگرون توانیوە سەرکردنی پلەیەکەم بەدەست بێنین، توانیوە پلەیەکەم بەدەست بێنین و زۆر سپاسی ئەو خەڵکەسانە دەکەین کە دەورەکەیان کردوێت و هیوادارم دەوری تریش بکەنەوە. من وەک یاریزانێکی چەمچەماڵ هیوادارم هەموو جاران خولەمان بۆ بکرێتەوە. زۆر سپاس مامۆستاکانەکەین لەگەڵ هەندێری ئێمە دەستان خۆش بێت. ئەنجامی کۆتاییش فێرگەی پیرەمەگرون پلەی یەکەم و فێرگەی چەمچەماڵ پلەی دووەم و ئاشتیش پلەی سێمی بەدەستێنا. لە کۆتاییشدا خەڵات بەسەر تیپە سەرکەوتوەکاندا دابەشکرا. شوان ڕۆڤگەلی کوردستان سلێمانی.